ساڵتان لەبێت بینەرانی کورسات بیست من هاوڕەتۆفیق لە ئەڵخێم شەوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر سیمپۆزیۆمی نێودەوڵەتی شێرپەنجە کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە هەرێمی کوردستان کارەکانی دەست پێ کردووە. ئامانج لە سیمپۆزیۆمەکە چییە؟ نەخۆشی شێرپەنجە کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە هەموو ئاست و تەمەنەکان پێوەی دەردەدارن. ئێستا ڕێگا چارە زانستێ پێشکەوتۆکان چییە بۆ چارەسەرکردنی ئەو لایەنە نێودەوڵەتیانەی کە لەم سیمپۆزیۆمەدا بەشدارن ئەمڕۆ و 2 ڕۆژی داهاتووش بەردەوامە بێ ئامانجیان چییە لەوەی کە دێنە هەرێمی کوردستان کارەکەن و ئەو ڕێگا چارە پێشکەوتۆ زانستیانە چییە پێیان کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراق سوودمەندن لێ. ئێمە چۆن نەتوانین سوود ببینین لە زانستە نوێیەکانی بواری پزیشکی بۆ چارەسەری ئەم نەخۆشیە. ئەو ڕێگا چارانە چییە کە دەبێ هەرێمی کوردستانیش لەسەر ستانداردی جیهانی و لەسەر ئاستی زانستی نێودەوڵەتی پەیڕەوی بکات لە هەرێمی کوردستانە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگە کە دڵنیام لای ئێوەی هاوڵاتی لای ئێوەی بینەر زۆر گرنگە. بە میوانداری بەڕێز دکتۆر فرمێز جەلیل ئەبوبەکر مامۆستا لە زانکۆی چەرمۆ توێژەر لە سەنتەری نەتەوەی فیزیایی ناوچی لە ئیتالیا کە لە سۆدۆ لەگەڵمان بەخێر بێت دکتۆر جان. زۆر سپاسەکەم مەمنون. کارێکی باشتان بە ئەنجام گەیاندووە و ئەزانم جەنابەت یەکێکی لەو کەسانی کە ینی هەوڵێکی جددی داوە بۆ ئەم بابەتە کە بیخەیتە سەر پێی خۆی و خەڵکانی بیانی ئالەم بوارە گرنگەیە کە ئەزانین بواری شێرپەنجە لە هەموو دنیادا بوارێکە کە بایەخی زۆری پێدرێ و ژمارەیەکی زۆر لە خەڵکی پێوەی دەردەدارە. تۆ کارێکی گرنگت کردووە و ڕێخستنی سیمپۆزیۆمێکی ئاوهان نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان و لە سلێمانی ماناکەی چییە بۆ ئێوە بۆچی ئەم کارەتان کرد ئامانجتان چییە بەڕاستی دکتۆرە؟ دەست خۆش بێ سپاس دەکەم. سەرەتا کردنەوەی یاخود ئەنجام گەیاندنی ئەم سیمپۆزیۆمە ئەمە بۆ جاری سێمە کە زانکۆی چەرمۆ هەڵەسێ بە ئەنجام گەیاندنی سیمپۆزیۆمێک لەسەر فیزیای پزیشکی. ئێمە 3 ساڵ لەسەر یەک ئەم سیمپۆزیۆمەمان کردو. لە ساڵی یەکەمە تەنیا بۆ خوێندکارانی فیزیای پزیشکی بوو لە زانکۆی چەرمۆ و پاشان لە ساڵی دووەممە تەنیا بە هاوبەشی زانکۆی چەرمۆ بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانیە دەتوانیمان ئیڤێنتەکەمان بەرفراوان بکەین بە شێوازێک کە نەک تەنیا بۆ فیزیای پزیشکی بەڵکو بۆ سەرجەم بەشەکانی کۆلێژی زانست و کۆلێژی پزیشکی و کۆلێژی دەرمانسازی تێدا خوێندکاران تێدا بەشدار بن. لە ساڵی دووەمە ئێمە زیاتر فۆکەسمان خست بۆ سەر هەردوو لایەنە گرنگەکەی شێرپەنجە ئەویش بریتێ لە تەشخیصکردن و لە چارەسەرکردنەکانی نەخۆشی شێرپەنجە بە بانگهێشتکردنی کۆمەڵێ پسپۆر و پزیشک و شارەزایان لە وڵاتی ئیتاڵیا لە وڵاتی بەریتانیا بۆ هەرێمی کوردستان و ئاشناکردنی فێرخوازان و خوێندکارانمان بەو بوارە. یعنی ئێوە سەرەتا ئامانجتان ینی خوێندکاران و مامۆسایان بووی کە لە بوارەکە زیاتر شارەزابن و ئەو وردەکاریانی کە هەیە لە دنیای پێشکەوتنی زانستی و هەروەها لە بواری تەکنۆلۆژیشدا ئاشنایان بکەن پێی. بەڵێ بەدڵنیای ئێمە هەدەفی سەرەکیمان لە سەرەتای تەنیا خوێندکاران بوو. پاشان ئەو فیدباکی کە بەدەستمان گەیشت لەلایەن خوێندکارانەوە و بڵێن هاوڵاتیانی هەرێم چ بە شێوازی بڵێن خوێندکاران فێرخوازان لە کەرتی تەندروستی لە کەرتی خوێندنی باڵا زۆر ئینترستیان هەبوو بۆ ئەم بابەتە. بۆیە بە ساڵی سێم بە پێویستمانزانی ئیڤێنتەکەمان گەورەترکەینەوە نەک تەنیا لەسەر ئاسی خوێندنی باڵا بەڵکو هاوبەشی پێ بکەین لەگەڵ چیە لەگەڵ کەرتی تەندروستیە ئەویش بە بانگهێشتکردنی چەند دکتۆریەک چەند پزیشکێک لە نەخۆشخانەی هیوە و لە سەنتەری ژیانەوە لەگەڵمانە بەشدارن لە سیمپۆزیۆمی ئەم ساڵە و نەک تەنیا لە هەرێمی کوردستانە بەڵکو ئێمە توانیمان هەردوو کەرتی تەندروستی لەگەڵ خوێندنی باڵا و بۆ توێژینەوەی زانستی لەسەر تاسەری عێراقا کۆ بکەینەوە لەم ئیڤێنتەیە لە هەموو عێراق کۆ بکەینەوە بەس هەرێمی کوردستانیە چونکە ئێمە میوانمان هەیە سپیکەرمان هەیە لە نەخۆشخانەی
عفو لە دەستگای وارس کە یەکێکە لە نەخۆشخانە پێشکەوتوەکانی بواری شێرپەنجە لە شاری کەربەلا کە کەوتۆتە باشووری عێراقا و سپیکەرمان هەیە قسەکەرمان هەیە لە زانکۆی کەرخ لە بەغداد و سپیکەرمان هەیە لە نەخۆشخانەکانی خۆمان لە نەخۆشخانەی هیوە لە نەخۆشخانەی عفو لە سنتەری ژیانەوە و پاشان ئێمە چەند سپیکەر و توێژەرێکمان بانگ هێش کردووە لە وڵاتی ئیتالیاوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم ئیڤێنتەمان کە زانکۆی چەرمۆ بە هاوکاری لەگەڵ پەیمانگای برایت زانکۆی کەرخی بەغداد و دەستگای نێودەوڵەتی وارز لە کەربەلا. باش ئەمڕۆ تەبەن کارەکانی سیمپۆزیۆمەکە دەستی پێکرد و وەکو جەناب تەڵی ئەو لایەنە بەشدارانی کە لایەنی هەم هەرێمی کوردستان هەم عێراقی هەم نێودەوڵەتی بوو ینی کۆمەڵێک سپیکەرمان بینی لێوێ قسەیان کرد ئەوانەی کە ینی فکرە و بیرروبۆچوونی نوێیان پێ بووە ئەو زانستە نوێی کە هەیە لە بوارەکەیە بۆ چۆنڵی چارەسەرکردن و هەروەها ئەو تەکنەلۆژیا و ینی ئامێرانی کە هەیە لە بواری چارەسەری پزیشکی نەخۆشی شێرپەنجەیە پێم وابێت لەوێ خرایە ڕوو. ئێمە چۆن نەتوانین سوود و بینین ئالەم جۆرە سیمپۆزیۆمانە و لەو کەسانی کە لە بوارەکەدا مختصن و ئەوەی کە جەنابەت ینی شارەزایشی باشت هەیە و ئەوە تا هەوڵەکانیش تا ڕادەیەک تۆ لە سەرەتایە تاکە کەسی بووە دوای ئەوە تا بۆتە هەوڵێکی دەسەت جەمعی هەم لە ناو هەرێمی کوردستان هەم لە ناو عێراق ئێمە کارانە چۆن نەتوانین سوودی لێبین بۆ پێشخستنی ئەم کەرتە گرنگە لە هەرێمی کوردستان دکتۆر فەرناس. وەکو پێشتر باسم کرد ئێمە بە شێوازێکی ئام فیزیای پزیشکی لەگەڵ پزیشکی ئەتۆمی لە هەرێمی کوردستانە یەکێکە لەو فێڵدانە لێکێکە لەو بوارانی کە بە تەواوەتی پشتگوێخراوە بە تەواوەتی پشتگوێخراوە و ئێمە لەم بوارەیە بە یارمەتی هەر یەکە لە سەرجەم بەشەکانی کۆلێژی زانست کۆلێژی پزیشکی و کۆلێژی دەرمانسازی ئەتوانین هەمومان بەیەکەوە کار بکەین چونکە لە پزیشکی ئەتۆمیە تاکە کەسی نییە تاکە فیلد نییە وەکو فیلدێکی ئاسایی نییە بڵێم ناتوانم بە تەنیا بڵێم بەشی فیزیا ئەم ئیشاکە یاخود بەشی پزیشکی ئەم ئیشاکە پزیشکی گشت بڵێم پزیشکی ئەتۆمی ئەو فیلدەیە کە هەمویان لە خۆی کۆ ئەکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لە سەرەتایە چۆن بتوانی تەشخیصێکی دقیق بۆ نەخۆشی شێرپەنجە بکەین و کە بە شێوازێک بۆمان پیشانمان بە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو تاقیگەیەمان نییە زۆر جار پەنا ئەبین بۆ لە تەشخیصکردن پەنا ئەبین بۆ ڕێگا کۆنەکان. وەڵا حەزەکەم لەسەر ئەو بەشە ینی فیزیایی کە جەنابت ئاماژەی پێدەی چکە لەوە چێ ینی من و تۆ زانیاریمان نەبێت لەسەرم بابەتە بەڵام خەڵکە عامەکە زانێریشی گشتیان نەبێت ڕوونکردنەوەی لەسەر ئەم بەشە بدەی و پەیوەندی بۆ نمونە ئەم نەخۆشیە کە نەخۆشی شێرپەنجەی پێوترێ ینی ڕابتی ئەم دوانە چێ بەیەکەوە دکتۆرە فەرناس؟ وەکو لایەنی فیزیایەکەی من بە حکمی ئەوەی کە مامۆستایەکەم دەرچووی بەشی فیزیام لە زانکۆی سلەیمانی لە ڕووی فیزیایەکەیەوە کاتی کە ئێمە ئەڵێن پزیشکی ئەتۆمی بریتە لە چی بریتە لە بەکارهێنانی مادە تیشکدەرەکان بۆ تەشخیصکردنی خانە شێرپەنجەیەکان نەک تەنیا بۆ خانە شێرپەنجەکان ئێمە کۆمەڵی نەخۆشی تر هەیە کە ئەتوانین سوود لە پزیشکی ئەتۆمی وەربگرین بۆ تەشخیصکردنی بۆ دەستنیشانکردن ئەوش دەستنیشانکردنی بەڵێ بۆ دەستنیشانکردنی چی دەستنیشانکردنی کۆمەڵی نەخۆشیمان هەیە وەکو ئەلزەهایمەر نەخۆشیەکانی مێشک نەخۆشیەکانی ئێسک نەخۆشیەکانی دڵ و پاشان ئەرکە گرنگەکەی پزیشکی ئەتۆمی بریتە لە چی بریتە لە تەشخیصکردنی خانە شێرپەنجەیەکان ئەویش بە ئامادەکردنی دەرمانێکی تیشکدەر لە مختبەر بڵێن لە تاقیگە پزیشکیەکانە بە بەکارهێنانی دەرمانێکی تیشکدەر و لەگەڵ مادەم کیمیایەکانە تێکەڵ یەکرێت و دەرمانێ دروست دەکرێت ئەم دەرمانە ئینجێکت دەکرێت لە نەخۆشەکەی کەن ئینجێکت دەکرێت لە نەخۆشەکەیە با بە شێوازێکی زۆر سمپڵ باسی بکەم زۆر سادەیی باسی بکەم زۆر سادە باسی بکەم خانە شێرپەنجەیەکان وەکو ئارەزوویەکی زۆریان هەیە بۆ شیر بۆ شیرینی وەکو شەکر بە شێوازێک ئەم دەرمانە ئامادە ئەکرێ کە وەکو شیرینیە گوابێ بۆ خانە شێرپەنجەکان خانە شێرپەنجەکان هەوڵ ئەیان ئەم مادەیە لە خۆیان کۆکەنەوە کە مادەکە لە خانە شێرپەنجەکە کۆ بووەوە ئێمە جیهازمان هەیە ئامێرمان هەیە دیتێکتی چیەکە دیتێکتی ئەم مادە تیشکدەراکە چونکە ئێمە مادە تیشکدەرەکانمان هەیە تیشکی ئەلفامانەیەتی تیشکی بێتامانەتی تیشکی گامانمانەیەتێ زیاتر ئەو مادە تیشکدەرانە بەکارەهێنین کە
ئیمیتی بێتا پارتیکلەکە کاتێک ئەچێتە ئەم جسمی ئەم ئینسانەوە دوو تیشکی گامامان ئاياتێ ئەتوانی بەهۆی جیهازەکانەوە بە دقیقی پێمان بڵێ سایز و لۆکیشنی شوێنی مادە ئافۆشخانە شێرپەنجەیەکە چییە؟ ئەمامان بۆ دیارەکە کە ئەمەی بۆ دیاری کردین کەواتە لێرە ئیشی پزیشکەکان زۆر ئاسانە بێت ئێمە ئەتوانی پێشوەختە پێش ئەوەی کە خانە شێرپەنجەکان بە جسما بڵاو بێتەوە ئێمە ئەتوانی تەشخیصی بکەین دەستنیشانی بکەین لۆکیشن و شوێنەکەی لەسەر ئەو پێشوەختە دەستنیشانکردنە دکتۆرە حەزەکەم توایەک پرسیارکەم بێرە بابەتی زاهایمەری شێ باس کرد یعنی ئەمە ئەتوانێت پێشوەختەگە کەسێک تووشی زاهایمەر نەبوو بێ بەم ینی زانستە پزیشکە فیزیاییە ئەمە دەستنیشان بکرێت چارەسەریشی بۆ دەستنیشان بەڵێک ئەمە یارمەتیە بۆچی ئەمە کە ئەم کەسە کە دەستنیشان کرا کە ئەم نەخۆشی هەیە یارمەتی پزیشکەکان ئەیە بۆ ئەوەی زووتر چارەسەری بۆ بکەن یەکێ بۆ نمونە نەخۆشی شێرپەنجە ئەگەر بێت و لە سەرەتای دروستبوون قۆناغەکانی نەخۆشی شێرپەنجە چارەسەرکردنەکەی زۆر ئاسانترە وکو لە قۆناغەکانی ئەخیر بێت تێچووشی کەمترە کە مەوزوعەکە ئەوەیە ئێمە چەند قۆناغێکمان هەیە لە شێرپەنجێ لە قۆناغی یەکەمە بۆ نمونە تۆ تیومەرێکت هەیە گرەیەکت هەیە هێشتان بە جسما بڵاو نەبووتەوە زۆر بە ئاسانی ئەتوانی بەڕێگەی نەشتەرگەری بێ یاخۆ بەڕێگەی کیمۆتێراپی بێ ئەم تیومەرە لە جسمی ئینسانەکە دەرهێنیت و پاشان بە تیشک چارەسەری بۆ بکەی لەوەکۆی کە لە سەنتەری ژیانەوە ئێستا ئەکرێت بەڵام ئەگەر بێت و ئەم خانە شێرپەنجەیە ئێمە بە حکمی ئەوەی گەشە بکات و ئاگامان لی نەبێت و تەشخیصێکی دقیقی بۆ نەکەین لەم کاتێ ئێمە کێشەکەمان بڵێن ئیشەکەمان قورسترە بێ ئیشی هاوڕێ پزیشکەکانمان زۆر قورسترە بێت تو کە بە جسما بڵاو بووە لەو کاتێک کۆنتترۆل لە دەست ئەیت و چەند ڕێگایەکی تر بەکارە هێنرێ بەڵام لەم حاڵەتێ ئێمە ناتوانین بەتەواتی بڵین ئەگەری چاکبوونەوەی ئەم نەخۆشە ئەگەری چارەسەرەکە قورسە بێت و ئەگەری چاکبوونەوە و تەشقیڵێن چارەسەرکردنەکەی ئاسان نەبێواتە ناتوان بە ڕێژەیەکی بڵێم لە سایە ئەوەنە ئەم کەسەت ئەگەری چاکبوونەوەی هەیە باشە دکتۆرەجان ئەم زانستە ئێستا هەیە زانستە فیزیایەکی بواری ئەتۆم باشە ئەو تا جەنابەدیکیشی لە شارەزایان و ڕۆنامەکەش لەسەر ئەمە بەدەستێناوە بەڕاستیانی لە وڵاتی ئیتالیا بەدەستێناوە ڕۆنامەکە کە زانستەکە هەبێت پێویستی بە چیکێ لەگەڵ زانستەکە ئاوێتە بێ بۆی کە بتوان ئەم کارە بکەن بە حەقەت لە هەرێمی کوردستان ئەم دەستنیشانکردنە پێشوەختەیە نییە ئەم تەشخیصە نییە لە هەرێمی کوردستان ئێمە بیرمان نەچێت دوو نەخۆشخانەی زۆر سەرکی و زۆر گرنگمان هەیە ئەویش نەخۆشخانەی هیوە لەگەڵ سنتەری ژیان و نەخۆشخانەی هیوە زیاتر لە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە ئەکا بە ڕێگەی کیمۆتێراپی و سنتەری ژیانەوە چارەسەری نەخۆشی شێرپەنجە ئەکا بەچی بە بەکارهێنانی تیشک بەڵام ئێمە لێرەیە نەقسێکمان هەیە نەقسەکەمان چێت دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکان پێشوەختەکە پێویستمان بەو بابەتە هەیە ئەمە بەچی ئەکرێت بەداخەوە لە کوردستانە ئەوەی کە ئێستا هەیە تەنیا لە بەڕێگەی خوێن و لە ڕێگەی سیتیسکانەوە ئەکرێت بەڵام لە وڵاتانی ئەوروپا چیان هەیە تاقیگەی پزیشکی ئەتۆمیان هەیە تاقیگەی پزیشکی ئەتۆمی خۆشبەختانە ئێستا لە چەند نەخۆشخانەیەکی ئەهلی لە سلەیمانی و لە هەولێرە دوو ئامێرمان هەیە دوو ئامێرمان هەیە کە پێی وترێ پێچسکان بەڵام ئەم پێچسکانە پێویستی بە مادەی تیشک دەرەکەی مادە تیشک دەرەکان وەکو فیزیایی ئەبێ بەهۆی سایکلترۆن ئامێرێکە هەیە پێی ئەوترێ سایکلترۆن یەکێکە لەو تەکنیکانی کە بەکارە هێنرێ بۆ دروستکردنی مادە تیشک دەرەکان لە ناو نەخۆشخانەکانە ئێمە پێویستمان بە چییە ئێمە ناتوانین هەموو مادەیەکی تیشک دەربەکاربێنین لە بواری پزیشکیە ئێمە چەند جۆرێ مادەی تیشک دەرمان هەیە مادەی تیشک دەرمان هەیە کە مانەوەیان چەندەها ملیۆن ساڵ ئەخایانێ ئەمە من ناتوانم سوودی لێ وەرگرم وەکو پزیشکیە من ئەبێ مادەیەکی تیشک دەربەکاربێنم کە بە شێوازێ بێ کاتی مانەوەی لە جسمی ئەم نەخۆشەیە ئەوە نەک زۆر نەبێ کە نەخۆشەکەم بۆ بکات بە مادەیەکی کورتخایەن بێ ئەوە نەخۆشەکەم بۆ بکە بە سەرچاوەیەکی تیشک دەر ئەبێ بە شێوازێ بێ من بتوانم وەکو پزیشکێ وەکو فیزیاییەک بتوانم تەشخیصی بکەم لە دوای تەشخیصەکە ئەم نەخۆشە بە چەند سەعاتێک بتوانێت بچێتەوە بۆ ماڵ و بچێتە ناو خێزانەکەی خۆی مادەکە لە لەشیان نەمێنێ ئەمە لە هەرێمی کوردستانی ئێمە سایکلترۆنمان نییە سایکلترۆن
ئەبێت لە خودی لەکوێ ئەبێت لە ناو نەخۆشخانەکان نابێت کاتە من بۆ ئەوەی بە تەواوەتی تەشخیصی خانە شەرپەنجەکان بکەم پێویستم بە تاقیگەیەکی پزیشکی ئەتۆمیە ئەمیش لە چەند ستیجێکە ستیجێکمان هەیە پێی ئەوترێکی پێی ئەوترێت دروستکردنی بڵێن ژووری دروستکردنی مادە تیشکدەرەکان کە سایکلترۆنی تایە ئەمە زیاتر بڵێن کۆلیێژی بەشی فیزیا تحکومەکە بەم ئیشەوە ئەمان مادە تیشکدەرەکان دروستەکان پاشە ئەم مادە تیشکدەرە ئەچێ بۆ هۆتسێڵەکان لەگەڵ مەوادی کیمیایی و دەرمانەکانە تێکەڵ یەکەین چونکە بۆ ئێمە بۆ هەر یەکێ لە نەخۆشەکان دەرمانێکی تایبەتیمان هەیە مادی هەمان مادی تیشکدەرە بەڵام دەرمانەکەمان ئەیگۆڕێ لە نەخۆشێک بۆ لە نەخۆشیەکەوە بۆ نمونە نەخۆشێک هەیە شێرپەنجەی مێشکی هەیە دەرمانەکەی جیاوازە هەمان مادی تیشکدەر بەکارهێنم بەڵام دەرمانێکی و مەوادە کیمیایەکەی کە لەگەڵ یا بەکارهێنم بۆی ببێ بە دەرمانێکی تیشکدەر جیاوازە لەگەڵ نەخۆشیێک کە بۆ نمونە شێرپەنجەی پرۆستەیتی هەیە نەخۆشیێک کە شێرپەنجەی سنگی هەیە ئەمانە هەر یەکەیان جیاوازە کە ئەم حاڵەتە بڵێن بۆ من دەرمانەکەم دروست کرد ئەم دەرمانە دروستکرا ئەمە هەمووی پێوترێت پرۆداکشن سایت و لە دوای پرۆداکشن سایت و ئێمە چیمان هەیە ئەچێتە کلینیکال سایت لە کلینیکال سایتە ئەم دەرمانە ئامادەکراوە زۆربەی ئەو دەرمانە ئەبێ کاتی مانەوەیان لە جسمی ئینسانەکەیە کاتەکەی تقریبان یەکێ دو مادانی کە زۆر ئێستا بەکارە هێنرێ پێوترێ فلۆراین ئەیتینە رادیۆ ئاکتیڤیتی فلۆراین ئەیتینە کە بە دەرمانێکی کە بە دروستی ئەکرێ هەمووی پێوترێ FDG هەموو کاتی مانەوەی چەندێکە سەعاتێکە واتە تۆ بێ لە ماوەی ئەم سەعاتەیە ئەم نەخۆشە دەرمانەکە ژوەر بگرێت و وەکو وێنەکەشی بۆ بگیرێت کاتێک کە ئەم نەخۆشە ئەم دەرمانە وەرەگرێ ئەچێتە ناو جیهازێکەوە کە ئێمە چەند جۆرە جیهازمان هەیە یەکێ لەو جیهازانە پێتسکانە لەگەڵ ئەسپێکت سکانمان هەیە پێتسکان زیاتر بۆ ئەو مەوادانەیە کە مادە تیشکدەرەکەمان تیشکی ئەفو بێتامان ئاەتێ و ئەسپێکتمان هەیە ئەمە بۆ ئەو ئامێران بۆ ئەو مادە تیشکدەرانی کە تیشکی گامامان ئاەتێ بە شێوەی جەنەرەیتەرەکان لە جەنەرەیتەرەکانە دروست دەکرێت و پاشان کە من وێنەیەکی ڕوونم دروست کرد و خستمە بەردەمی پزیشکەکان لەم کاتێ ئەتوانن چی بێت بڕیاری ئەوە بن ئایا ئەم نەخۆشە شێرپەنجەکەی بڵێن خانە شێرپەنجەکەی لەکوێیە قەبارەکەی لەکوێیە وە چ جۆرە دەرەجەکەی چۆنە وە لە چ جۆرە چارەسەرێکی بۆ بەکاربێنێ ئەمە هەر نەکرد لە بواری تەشخیصکردنی سەرەتایە ئێمە کاتێکە نەخۆشێکمان چارەسەری بڵێن تیشکی بۆ وەرەگیریە بەردەوام ئەبێ ئەمانە چێک بکرێنەوە ئایا بزانانی ئەم تیشکە تا چ ڕادەیەک کاری خۆی کردو لەگەڵ دەرمانە لەگەڵ خانە شێرپەنجەیەکەیە ئەتوانی سوودی لێ وەربگرین لەم جیهازانە دووبارە سوود وەربگرینەوە بۆ ئەوەی بزانین ئایا ئەم نەخۆشە سوودی لە تیشکەکە وەرگرتووە یاخودنا کەواتە ئەمە زۆر گرنگە. ئەم مادانە لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە بەشە فیزیایەکان و ئەتۆمیەکان دروستەکەی یاخود هەر ڕێگە پێدراوە بۆ نمونە ئێمە ئەم مادە ئەتۆمیە بێنینە هەرێمی کوردستان و عێراق بە حکمی ئەوەی کە خۆ دەزانی لە ڕابردوودا عێراق و لە زمانی هەرێمی کوردستان کە ئێمە بەشیشین لە عێراق ینی هەندێک مەواد مەحزوور بوو یاخود ڕێگە پێدراو نەبوو کە بێتە وڵاتەکەمانەوە ئێمە چەند ڕێگایەک هەیە بۆ دروستکردنی ئەمادانە یەکێ لەو ڕێگانە بریتە لە نیوکلەر ریاکتەرەکان کە ئەمە بەداخەوە ئێمە لە عێراق و بڕوان ناکەم لە شەرقەوازم تەنیا لە ئێرانە هەیە لە شەرق ئەوسەطان نییە چونکە هەر بەهۆی نیوکلەر ریاکتەرەکان ئەتوانین بۆمبی ئەتۆمی بەکاربهێنرێت ئەمە ڕێگە پێنەدراوە لە شەرق ئەوسەطە ئەمە باوازی لێبێنی تەکنیکێکی کەمان هەیە پێی وترێ سایکلترۆن چەند جۆرێکە ئەویش بریتە لە تۆ تارگێتێکت هەیە بمباردێکی بە یەکێ لە پرۆتۆن بێ یاخود بە دیوترۆن بێ مادەیەکت ئاەتێ مادەیەکی تیشکدەری ئاەتێک کە ئەماتوانی لە خەستەخانەکان نەخۆشخانەکانە بەکاری بێنی ئەمە ئێستا باوترین تەکنیکە بۆ دروستکردنی مادە تیشکدەرەکان و ڕێگە پێدراوە بە خۆشحاڵیەوە لە عێراقا ئێستا ڕێگە پێدراوە بە حکمی ئەوەی کە من ئاگدارم ئێمە هەم سایکلترۆنمان هەیە لە شاری کەربەلا کەواتە من وەکو ئەگەر لێرەیە بڵێم من وەکو هاوڵاتیەکی عێراقی ئەتوانم سوود لەم بابەتە وەربگرم
کە ئەگەر بێت و هیچ گەمارویەکی سیاسی لەسەر کەربەلا نەبێ کەواتە ئەبێ هیچ گەمارویەکی سیاسی لەسەر هەولێر و سلەیمانی و کەرکووک و دووهەکیش نەبێت. کاتان پێگەیشتوویەوە لە سلێمانی و لە هەولێر و بڵێن لە هەرێمی کوردستانە ئەبێ هەوڵی بۆ بین. من ڕاستیەکەی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەم بابەتە قسەم کردووە، پرۆپۆزەڵێکم خستۆتە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ دکتۆر ئامانجا ڕاوێژکاری وەزیری خوێندنی باڵایە قسەم کردو بۆ ئەم بابەتە بۆی ئێمە بتوانین چۆن بتوانین وەکو شاری کەربەلا نەخۆشخینێکمان هەبێت تاقیگیەکی فیزیای پزیشکی ئەتۆمیمان هەبێ بۆ پێشخستنی کەرتی تەندروستی بە دەرەجەیەک، چونکە من ئەوەی کە لە لای من گرنگە چارەسەرکردن و کەمکردنەوەی ئازاری مناڵێکە کە نەخۆشی شێرپەنجەی هەیە وە پاشان سودوەرگرتن لەم تاقیگەیە بۆ توێژەرەکانمان. ئێمە لەم ئەڵم ئەم تاقیگەی تەکنۆلۆژیایەکە و ئامێری زۆر ئەدڤانسی تایە کە ئێمە توانین سوودی لێ بگرین وەکو توێژەرەکان لە بواری فیزیایە بێ، لە بواری بایۆلۆژیا بێ، لە بواری کیمیایە بێ، لە بواری پزیشکیە بێ، لە بواری کۆمپیوتەرا بێت، هەموو بوارەکان. ئێمە وەکو کاتی ئەڵین پزیشکی ئەتۆمی ئەوەی کە ئێمە ئەیبینین تەنیا بریتە لە وەکو مەڵێن بە شێوازێکی زۆر سادە وەکو ئەشیعەیەکە من ئەیبینم کە ئیخێنە بەردەم پزیشکێک، ئەمە ئایسبێرگمان هەیە لە ناو ئۆقیانوسەکانە. ئەوەی کە ئێمە ئەیبینین تەنیا ئەو بەشەیە، بەڵام ئەوەی کە لە ڕاستیە هەیە بریتە لە هەوڵ و ماندووبوونی سەرجەم بەشەکانی کۆلێژی زانست، پزیشکی، ئەندازیاری، بەشی کۆمپیوتەر بە دەرەجەیەک، چونکە ئێمە پێویستمان بە سیمولیشنێ با ئەوە لە بیر نەکەین کەواتە هەر هەموو بەشەکانی خوێندن ڕۆڵێکی سەرەکییان هەیە لە ئەم پزیشکی ئەتۆمیە. ئەگەر من بێت و تاقیگەیەکی پزیشکی ئەتۆمیم هەبێت لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە توێژینەوەکان و توێژینەوەی توێژەرەکانمان و یارمەتیەکی زۆر سەرەکی ئەبێ بۆ توێژەرەکانمان بۆ ئەوەی بتوانین وەکو وڵاتانی ئەوروپی توێژینەوەکانمان لە ئاسێکی زۆر بەرزا بێت، لە ئاسێکی زۆر باڵایە بێت. دکتۆرە ئەمەی کەربەلا ئەتوانین بڵین هەموو کەلوپەل و پێداویستێ پزیشکیەکان و ئامێرەکانیشی هەیە؟ بەڵێ لە ئەوروپایە، لە ئەوروپا وڵات بڵێن بەشەی عام لە ئەوروپا و کەنەدا و بەریتانیا ئەم ئامێرانە لە ئاستێکی زۆر پێشکەوتووان، تەنانەت نەک ئەوەی کە بڵێن سایکلترۆن ئێستا لە وڵاتانی ئەوروپا هەوڵی چیە لەبەروی لە تۆ لە سایکلترۆن جیهازەکان زۆر گرانەوە وە شوێنێکی زۆر تایبەتی ئەوێ بە حکمی ئەوەی کە تۆم ئیش لەگەڵ مەوادی مشیع ئەکەین، مادە تیشکدەرەکانە ئەەکەی، هەر دیوارێکی نزیکە بێ 9 متر کۆنکرێت بێ. ئەمە تۆزیە لە کۆنستراکشن و زۆر مەترسیدارە، یعنی ئێمە کۆمەڵی لایەن هەیە ئەبێ ئاگاداری بین. ئەمە تۆزێک ئیشی زۆری ئەوێ. ئێستا لە وڵاتانی ئەوروپی ڕێگە چارەیەکی تریان دۆزیێتەوە خەریکی دروستکردنی بە تەکنیکێکی تر چۆن بتوانین ئەم مادە تیشکدەرانە دروستکەن، ئەویش بە بەکارهێنانی لەیزەر لەگەڵ پلازمایە چۆن کارلێک بکات و ئەم مادە تیشکدەرانە دروست بکەن، هەم لە بواری چارەسەرکردنە بەکاری بێنن و هەم لە بواری تەشخیصکردنە بەکاری بێنن. خۆشبەختانە ئێستا من پۆستدۆکە خوێنم لە وڵاتی ئیتالیا لە ئەو بوارەیە چۆنێتی کارلێکی لەیزەر لەگەڵ پلازمایە بۆ دروستکردنی مادە تیشکدەرەکان کە لە بواری پزیشکیا بەکارێت. باشە، ئەم سیمپۆزیۆمە تا چەند کاریگەرە بووی کە جەنابەت بۆ نمونە یعنی ئێستا لە بوارەکەیە ئەوە تا قاڵ بوویت و هەوڵە دەی و بەبێ ماندووبوون ینی پەرۆشی بۆ ئیشەکەی خۆت دەرەخەیت، چۆن نتوانی فەندێک بەدەستبێنی بۆ نمونە لە دەرەوە؟ خۆ دەزانی هەرێمی کوردستان لەوە چێت لە ئاسی پێویستە لە ڕووی دارایی و مادیەوە نەتوانێت ئەم ئامێرە گرانبەهانە بە دڵنیای گرانبەهانە ئامێرانە وایە دکتۆرە لەوە چێت نەتوانێت بەدەستی بێنێ. ئێوە توانن لە ڕێگەی ئەم وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئیتالیا سەکە جەنابەت کۆنتاکتی ڕاستەوخۆت هەیە لەگەڵیانەوە بابەتەکەش بابەتێکی زانستی فیزیاییە و دەتەوێت ینی سوود ببینیت و بێنیتە هەرێمی کوردستانەوە. ئەوانە توان پاڵپشتی هەرێمی کوردستان و ئەم نەخۆشخانانەی شێرپەنجە بکەن لە هەرێمی کوردستان کە ئەم ئامێرانیان بۆ دابین بکەن یاخود نەخێر؟ لێرەیە دوو جۆر پاڵپشتیمان ئەوێت، دوو جۆری سەرەکی پاڵپشتیمان ئەوێ بۆ کردنەوەی تاقیگێکی فیزیای پزیشکی بە حکمی ئەوەی
وەکو پێشووتر باسم کرد ئەم بوارە زۆر پشتگوێخراوە لە هەرێمی کوردستانە پێش هەر هەموو شتێ من پێویستم بە کەسانێک هەیە شارەزاییەک دروستکەن لە ئەم بوارەیە چ لە پزیشکان ئەگەر ئەم شتە بڵێم ببورن پزیشکەکانی هاوڕێم لێم زویر نەبن تا ئێستا هیچ کەسێکمان نیە هیچ پزیشکێکمان نییە کە اختصاصی لە چیا هەبێت لە نیوکلێر مەدیسن لە پزیشکی ئەتۆمیا هەبێ وەکو پزیشک بەڕاستی ئەمە کارەساتە نەک هەر لە پزیشکەکان لە کۆلێژی زانستە زۆر بەدەگمەن هەمانەت بەلای میدیکال فیزیکا ئەڕۆ اختصاصی میدیکال فیزیکسە ئەڕۆ کەواتەم پێش هەموو شتێ بەشەکەش هەیە لە زانکۆکان لە زانکۆ ئەوەی کە هەیە لە زانکۆی چەرمۆ بۆ ماوەی چەند ساڵێ فیزیای پزیشکیمان هەبوو لەبەر ئەوەی کە کۆمەڵی ئەشکال و کێشە و مەشاکلیان بۆ دروستکردین لەلایەن چەند کەسێکەوە نەمانتوانی بەردەوامی بین ئێستا بەداخەوە نەماوە ئەم زانستە گرنگە ئەو تا فەرامۆش بکەیتەوە ئەلەنگاری بۆ دروستکەیت نەهێڵی پەرە بەداخەوە نەماوە بە چەند کەسێک بوونەهۆی ئەوەی کە فیزیای پزیشکی لە زانکۆی چەرمۆیە دابخرێت نەک بۆ کوداخستن جاری بۆ ماوەیەک ڕامان وەستاندووە چونکە ئەمانەوێ چۆنەڵێ یەک هەنگاوی ئەینە دواوە بەڵام ده هەنگاو ئەچینە بە بەهێزی بینەوە ناو بوارەکە چونکە ئەوە ئەرکی ئێمەیە ئەم اختصاسە ئەم فیلدە بناسیێنین و کادر و دروست بکەین بۆ ئەم بوارە کەواتە ئەوەی لەسەر حکومەتی هەرێم و بە تایبەتی کەرتی خوێندنی باڵا ضرورە بیکات ئەویش بریتە لە چی ئامادەکردنی خوێنکاران و ناردنەدەرەوەی خوێنکار پەروەردەکردنی خوێنکاران لە بواری فیزیای پزیشکی کاتێککە ئەڵێم فیزیای پزیشکی مەبەستم لە ئەوەیەک بۆ هەموو فیلدەکان و فیزیای پزیشکی ئەتۆمی هەر لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی بەشی فیزیاوە لە ڕووی بەشی کیمیاوە لە ڕووی بەشی بایۆلۆجیۆ لە هەموو بوارەکانە هەوڵ بین ئێمە کادر پێ بگەێنی کە من کادرم هەبوو پاشان ئەتوانم چی بەکاربێنم ئەتوانم سود لەم کادرانم وەربگرم ئەویش چۆن بە ناردنەدەرەوەیان بۆ وڵاتی ئیتالیا من بەحبۆی ئەڵێم وڵاتی ئیتالیا لەبەرەوەی من کۆنتاکتێکی دایرێکتم هەیە لەگەڵ وڵاتی ئیتالیا و خۆشبەختانە ئێستا زانکۆی چەرمۆ نامەیەکی لێک تێگەیشتنی هەیە لەگەڵ نەخۆشخانەی کەنیزارۆ لە ئیتالیا کەنیزارۆیەکێکە لەو نەخۆشخانەی کە سایکلترۆن و تاقیگێکی فیزیای پزیشکی ئەتۆمی هەیە کە یەکێکە لە تاقیگە هەرە بەناوبانگەکانی وڵاتی ئیتالیا کەواتە ئێمە ئەتوانی سود لەم دەرفەتە وەربگرین بە ناردنەدەرەوەی خوێنکارانمان بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا کە من ئەم شارەزایم هەبوو کە من کادرم هەبوو کە ئەمێرەکان و موادەکان ئاسانە بێت ئەوەی داهێنان بکەی لەم بوارەیە ئەتوانی داهێنان بکەیت ئێمە باجارێ لە ستیج دەبڵێن ستێپ بای ستێپ بۆی بڕین کەواتە من کە کادرم هەبوو چی ئەمێنێتەوە لایەنی مادیەکەیم ئەمێنێتەوە لایەنی مادیەکە بڕوانە کەم هیچ حکوومەتێک بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە زۆر قەیرانمان لەسرە قەیرانی دارایی قەیرانی سیاسیە بەڵام ئێمە تەعامل لەگەڵ گیانی مرۆڤیەکە ئەکەین کەواتە ئەبێ گیانی مرۆڤێک گیانی ئازاری مناڵیە پێش هەر هەموو شتێ بێت ئەبێ پێش هەر هەموو شتێ بێت کەواتە من ئەبێ حکوومەتی داواکارم لە حکوومەتی هەرێم ئەم لایەنە زۆر بەجددی وەربگرێت و بۆ کردنەوەی ئەم تاقیگەیە پێویستم بە فەندەکە لە ڕاستیە من تا ئێستا لەگەڵ ڕێکخراوی ئەتۆمیک ئینەرژی ئەیجنسی قسەم کردووە بۆ ئەوەی بتوانین ئەم فەندە وەربگرین ئەوان هیچ کێشەیەکیان نییە ئەتوانن فەندەکەکەم بەڵام ئەوان کێشەی ئەویان هەیە من تەنیا مامۆستایەکی زانکۆم ئەبێ ئەم کەسەی کە ئەم فەندە داوای ئەم فەندە ئەکا ئەبێ کەسێکی بێ کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڕسمی بێت و لەلایەن حکوومەتی هەرێمەوە بێت یاخود لەلایەن حکوومەتی عێراقەوە دەستنیشان بکرێت و داوای ئەم فەندە بەدەمت گەیاندۆتە لایەنی بەرپرس دکتۆرە لە ڕاستیە من دوێنێ گەڕاومەتەوە لە ئیتالیا یعنی هێشتان هیچ مەجالێکی ئەوم زۆر سپاس دەکەم مەمنون مەجالێکی ئەوم نەبووە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە دەرەجەیەک لەگەڵ دکتۆر ئامانجا قسە بکەم و بۆی ئەم بابەتی تێبگەێنم بەڵام بڵێن ئینتەرناشنال ئەتۆمیک ئینەرژی ئەیجنسی یەکێتی ئەوروپا یەکەی نێودەوڵەتی ئەتۆمی جیهان یەکەی نێودەوڵەتی ئەتۆمی جیهان خۆی پرۆگرامێکی هەیە بۆ پێشخستنی
فیزیای پزیشکی و پزیشکی ئەتۆمی لە ئەو وڵاتانی کە پێویستیان پێ و فەندیش ئەیەن ئەمە یەکێکە لە هەنگاوەکان ئەبێ بە جددی زۆر کاری لەسەرکەین و ئەمە بەڕاستی ینی هەدەف و ئامانجی سەرەکی من کە گەڕاومەتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەنجامگەاندنی ئەم سیمپۆزیۆمە ئەم بابەتێ وڵای ڕێگایشی ینی سەختە هەبووە بەڵام ڕێگا سەختەکەت لە پێناوی لایەنێکی مرۆییە کە تۆ توانی خزمەتی بە دەیان هزار کەسی پێ بکەی لە هەرێمی کوردستان و عێراق بەڕاستی چکە ئێمە ئەناڵێنین بەدەست نەخۆشی شێرپەنجەوە ڕاست ئێمە ترس بڵاو ناکەینەوە ناڵێن هی نەخۆشی شێرپەنجە سەراپای مرۆڤایەتی و هەرێمی کوردستان و عێراقی گرتوتەوە بەڵام ینی ئامارەکان و ژمارەکان ینی ڕۆژ بە ڕۆژ زیادکە بۆ زیادکردن و بەرگرتن بەمە ینی پێویست بەم هەنگاوە گرنگانەیە لە ڕۆژ زانستیەکە لە ڕۆ تەکنەلۆژیەکە لە ڕووی ئامێر و پێداویستەکانەوە سیمپۆزیۆمەکە کە بەردەوامم دوو ڕۆژە جەنابەت ینی حەزەکەم وەکو دواتەوەر دوا پرسیار ئەتانەوێت لەم دوو ڕۆژەی داهاتووە چی کە بکەن و ئەم بابەتانی کە باست کرد لەوێش ئەتوانی ئاو بیخەیتە ڕوو و تەوان لایەنی حکومی لێ وایە نا لایەنی وەزارەتی خوێندنی باڵای لێ وەزارەتی تەندروستی لێ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانی لێ ئەم پەیامە ئەتوانی ئاو بەڕاشکاوی بگەێنیتە ئەوان بۆی تێبگەن لە بابەتەکە بەڕاستی بێنە پێشەوە لەگەڵ تۆیا و لەگەڵ لایەنی پەیوەندیدار کەم کارانە ئاسان بکەن بۆتان ئەم سیمپۆزیۆمەکەمەوەکو پێشتر باسمان کرد و بەڕێزرا ئاماژە و پێکاتبووە لە سێ ڕۆژ لە ڕۆژی یەکەمە یەکەم سیمینار کە پێشکەشکرا لەلایەن سوپەرڤایزەرەکەمەوە بوو دکتۆر فابریزۆ سکۆپیلیتی کە بەڕێوەبەری تاقیگەی فیزیای پزیشکی ئەتۆمیە لە کەنیزارۆ هۆسپیتال باسی گرنگی هەبوونی تاقیگەی فیزیای پزیشکی ئەتۆمی کرد لە هەرێمی کوردستانە بە ئامادەبوونی ئەگەر ئەم ئاسایی بێ ئەم ناوانە بڵێن بە ئامادەبوونی خاتوشاناس کە خانمی یەکەمی عێراق بە ئامادەبوونی ئەو بە ئامادەبوونی پارێزگاری سلەیمانی بە ئامادەبوونی کۆمەڵێک سەرۆکی زانکۆکان و سەرۆکایەتی زانکۆی چەرمۆ و پاشان کۆمەڵی میوانی تر ببوون ئەگەر ناوەکانیانم بیرچوو بێ یەکەم سیمینارمان لە سیمپۆزیۆمەکەمان بۆچی فیزیای پزیشکی ئەتۆمی بۆچی من سیمپۆزیۆمەکەم ناو پزیشکی ئەتۆمی باز لە پزیشکی ئەتۆمی بۆچی چونکە من ئەزانم گرنگی پزیشکی ئەتۆمی بۆ هەرێمی کوردستان چییە و لە تەوەرەکانە باسی ئەوەمان کردووە باسی سەرەتایەک نەکڵ و ناساندنی تاقیگەی پزیشکی ئەتۆمیمان کردووە و یەکێک لە گفتۆگە تەوەرەکانمان بریتی بوو کە ئێستا ئەمە یەکێکە لە زیرەکی دەستکرد خۆتان ئەزانن ئێستا یەکێکە لە بابەتە زۆر گەرمەکانی لە هەموو جیهانە ئێمە چۆن بتوانین ئەم زیرەکی دەستکردە بەکاربێنین لە بواری پزیشکیە و بە تایبەتی لە چارەسەرکردن و تەشخیصکردنی نەخۆشی شێرپەنجەیە ئێمە کادر و بڵێن توێژەر و مامۆستای زۆر بەتوانا و بلیمەتمان هەیە بۆ سوودیان لێ وەرنەگرین بۆ پشتگوێیان بخەین ئەمە زۆر گرنگە بڕوا بکە ئەو زیرەکی لە خوێنکاران و لە توێژەرانی کووردا هەیە زۆر دەگمەنە یعنی ئێمە ئەوەی کە نیمانە زۆر پەرۆشن ئەم هەر یەکە لە ئەم سپیکەرانێکە هاتوون بۆ ئەم سیمپۆزیۆمە هەمویان وەکو ڤۆڵۆنتیە هاتوون بۆ ئەوەی هەوڵ بن بەلایەنی کەمەوە هەوڵ بن هۆشیاریەک بڵاو بکەنەوە و هەوڵ بن بەهۆی ئەو علمەی کە پێیانە ئەو زانستی کە هەیەە خوێندکاران ئاشنا بکەن ئێستا ئەرکی من و تۆ مامۆستایانی ترە چۆن من بتوانمنەوەی داهاتوم کە خوێنکارانی زانکۆیە کە ئێمە هەمومان چاومان لە خوێنکاری زانکۆیە بەداخۆ ئێستا تووشی بێهیواییەک بوونە چۆن بتوانم ئەم خوێنکاری زانکۆیە ئاشنا بکەم بەم بابەتە چۆن بتوانم وایەک حەزێکی لا دروست بکەم ئەم کەسە هەوڵ بۆ ئەم بابەتە بات کەەوە ئەرکی سەرشانی من و هاوڕێکانمە ئەوان بە هیوای سەرکەوتنتان یانیەوە کارێکی گرنگ و ئینسانیتان لە سەرشانە بەڕاستی هیوادارین کەسانی دڵسۆزی وەکو جەنابەت لەم بوارەیە بەردەوام هەبن و ئینشاڵڵا ینی ئەم کارانێکیەوە دەستان پێکردووە ینی ئەنجامێکی ڕوون و گەشتێ بێ بۆ کۆمەڵگە و بۆ مرۆڤایەتی و بۆ تا ڕادەیە کەمکردنەوەی نەخۆشی شێرپەنجە لاری موسامە زۆر سپاسەکەم بەڕێزن مادومان کردی بە خێراتی بەڕێزن زۆر سپاسەکەم مەمنون سپاس بۆ دکتۆرە فرمێز جەلیلە و بەکرد مامۆستای زانکۆ لە زانکۆی چەرمۆ کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی بەڕێزی زۆر سپاس
بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ